بناوی خوای بخشنده مهربان حمد و سنا و سپاس و ستایشی به پایان بخوای پروردگاری جهان، درود و سلام لسر پیغمبری خوشویستمان صلی الله علیه و سلم و لسر اهل بیت و همو یاران و هموشون کەوتوانیان تاکواتە زەمان. برانی بەڕێز و خۆشەویستم لە بابەتی تەفسیرەکەمانە، تەفسیری قورئانی پیرۆز، بە ئیزنی خدای پەروەردگار گەیشتینەتە تەفسیری سورەتی ئەلعراف لاپەڕەی ئەمڕۆ لاپەڕەی 157 و 158 بە ئیزنی خدا تەفسیرەکەین لە ئاەتی 52. فرمو ما موسى سوران بمعنى يخوانوا آيات يمشي إن شاء الله وقدر توانا تفسيرك. ولقد جئناهم بكتاب فصلناه على علم هدى ورحمة لقوم يؤمنون. طبعا علمي إخوة علمي غيبة وحموشتا كانش أزانيت، يعني أويك الروي داوة خوي تعالى بيزاني وأوشي كروه دا خوي تعالى بيزاني هيك شتيك نية لعلمي خوادر بدربه بويا خوي تعالى بأوبري علمه وبأوبري الزانياري وزانستوا كتابي كيبو ناردون كرين معين بكات ورحمته بزيبه بو أو كساني كشوني أكون، يعني شوني أو كتابة أكون، شوني أو بيامة أكون. ماله هل ينظرون إلا تأويله يوم يأتي تأويله يقول الذين نسوه من قبل قد جاءت رسل ربنا بالحق فهل لنا من شفعاء فيشفعوا لنا أو نرد فنعمل غير الذي كنا نعمل قد خسروا أنفسهم وضل عنهم ما كانوا يفترون. آية وانا تشاوري چيا كان، يعني تشاوراني چين وا إيمان نايانا. آية تشاوراني أون بقرنا وبلاي خوي تعالى أم تأويله بمعنى يعني مآله، يعني تشاوراني قرانوي لاي خوي پروردگارن، يعني روجي آخرة ديك الروجي آخرة مآله بيت أو كاتا پشیمانێکی زۆر هەڵەکێشن ئەوانەی کە لە دنیا پەیامی خۆیان پشت گوێ خست و لەبیریان چوو لەو ڕۆژە دگانی پیانن کە ئەوان هەڵام بوون ئەڵێن قەد جاءت رسول ربنا بالحق، پەیامەکانی یان پێغەمبەرەکانی خوا پەیامی حەقی خودایان بۆمان هێنا بەڵام ئێمە شوێنی ناکەوتین. فهل لنا من شفعاء فيشفعوا لنا، ئایا ئەمڕۆ هیچ تکاکارێکایە تکامان بۆ بکاو تۆزێک، يعني وەکو بەزەی پێمانە بێتە خوای پەروەردگار یا بمان گێڕنەوە ئیمتحانێکی ترمان بکەن، جارێکی تر تاقیکردنەوەیەکی ترمان بۆ بکا خوای پەروەردگار ئەو نرد فنعمل غير الذي كنا نعمل، تاوەکو ئەوەی کە ئەمان کرد لە خراپە و خراپەکاری وازی لێبێنین و ئەمجار چاکە بکەین. بەڵام وەکو لە کاتی لە باسەکە پێش دەرسەکە باسمان کرد وەلەو ڕودوو لەعادوا لما نهوا عنه، والله ئەگەر بیشیان گێڕیتەوە ڕێک ڕۆنە سەر ئەو تایمە ئەڵێن خەوێکمان بینی، ئەڵێن هەروە خەیاڵێک بوو ئێمە بینیمان ئەگینا لە ڕاستیان مردن نییە و جارێکی تر ئەگەڕێنەوە سەر ئەو وەزعی کە لەسەری بوون. قد خسروا أنفسهم، ئەمانە خۆیانیان دا بە دۆڕاندنە تازە تەواو، وضل عنهم ما كانوا يفترون، ئەو هەموو پروپاگەندە و درۆ و دەلەسە و کارە خراپانەی کە یا ئەو هەموو مجادلەی کە ئەیان کرد هەر هەمووی تیاچوو هیچی نەمان تەواو. هەر ئەوەنە ئەمە دەوامەکە تاوەکو مەرگ بێت، کوان ئەو هەموو تاغوتە، کوان ئەو هەموو فیرعەونە کە بەرامبەر بە پێغەمبەرەکان ئەوەستانەوە، بەرامبەر بە پیاوچاکان ئەوەستانەوە، بەڵکو نەکەر ئەوەستانەوە، بەڵکو عەزابیان نەدا، بەڵکو ئەیانیان کوشت، نەک تەنها بەدەم بەڵکو بە فعلیش مقاومەیانیان نەکرد و دژایەتیانیان نەکرد. کوان چیان بەسەر هات؟ خۆیان و هەموو ئەو مجادلە و پروپاگەندە و درۆ دەلەسانی کە هەڵیانە بەست هەر هەمووی تیاچوو ڕووی مەسئلەکە خۆشی ئەو، يعني من زۆر جار ئەڵێم مردن بەڕاستی شتێکی زۆر زۆر خۆشە. خوای تەعالا ئەگەر مردنی دانەنایە چیمان بکردایە؟ کاتێک ئینسانەکان ئەمرن ئیتر تەواو لەوێ عەدالەتی حەق دەرەکەوێ، ئازای مەمرە. چی تاغوتێک ئەبینن ئەمڕۆ زۆر لوتی بەرزە، ئەمڕۆ حەساب بۆ کەس ناکان، ڕۆژێت تێوەکو ئەوانەی پێشی خۆی ئەمرن
يجاري ويا كركاني أنا قلنا طاغوت يعني سبحان الله هل كركاني أوان ريق رقاي باوكي أنا قلنا بر مع العلم بينيشان باوكي أنشي بسرها بالله محر همان شدوا باراك أنا درس ورناقرن مرة إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يغشي الليل النهار يطلبه حثيثا والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين. پەروەردگاری ئێوە ئەو پەروەردگارەیە کە ئاسمانەکان و زەوی خەلق کردووە. برایە ئێستا کابرا پردێک دروستەکە ئەڵێ درێژترین پردی جیهان گەورەترین کار ئەمەیە کە پردێکی 36 کیلۆمتری دروست کردو 50 کیلۆمتری دروست کرد. گەورەترین کاری تاغوتەکان ئەوانەی کە ئیدعای خوایەتیەکەن و حەساب بۆ منهج و بەرنامەی خوا و پێغەمبەرانی خوا ناکەن ئەوەیە کە ئەتوانن ساروخێ دروست بکەن ناسا ئەتوانێت ساروخێ دروست بکە على ئەساس ئەگەر هەر ڕاستیشکەن هەموو ئەو قسانەی کە ئەیکەن ڕاستیش دەرچێت ساروخێ دروست دەکەن بۆ 9 ڕۆژ یا بۆ چەند ڕۆژێک ئەڕات و دەورێکی خولێکی دەوری مانگ ئەکاو دوای ئەگەڕێتەوە خۆشتانە بینن بە چی حاڵەتێک بە کەپسولەیەک ئەگەڕێتەوە بە چی حاڵەتێک ئەگەڕێتەوە ئەمە گەورەترین ئیشەوانەیکن. ئەگەر تەماشای خەڵقی ئاسمانەکان و زەوی بکەی بەس تۆزێ لێی ورد ببەرەوە بەس یەک تۆز لێی ورد ببەرەوە بۆ دەرەکەوێت کە خوا چەند عەزیمە و ئەمان چەند بچووکن. جا خوای تعالی فەرمێ ئاسمانەکان و زەوی خوای پەروەردگار دروستی کردو لە 6 ڕۆژە. طبعا خوای تعالی ئەیتوانی بە کون فەیەکون دروستی کرد بەڵام 6 ڕۆژەکە تەنها بۆ ئەوەیە کە ئینسانی مسلمان فێری تەئەنی و لە سەرخۆیی بکە فێری تەدەڕج بکە. ثم استوى على العرش ئەمجا خوای پەروەردگار ئیستیوای کرد لەسەر عەرش. ئیستیوا يعني بمعناي دەسڵات و قدرت و بمعناي علوی سلطانی خوای پەروەردگار بەرزی دەسڵاتی خوای پەروەردگار يعني ئێمە وا لە کەلیمە ئیستیوا تێگەین يعني ئیستیوا بمعناي علو بمعناي بەرزبوونەوە بەڵام معناکەی چۆنە و چۆن ئیستیوای کردو لەسەر عەرش ئەوە ئیشی ئێمە نییە چونکە خوای تعالی ئەوەی بەیان نەکردو ئێمەش خوای تعالیمان نەبینیوە بۆیە هەر ئەو قسەکەن کە ئیمامی مالک ئەی کرد کاتێک کابرا پرسیاری لێ کرد فەرمووی ئیستیوا چۆنە فەرمووی ئیستیوا معلومە يعني هەموو کەسێکی عەرەب ئەزانێ ئیستیوا يعني چی بەڵام کەیفەکەی و يعني چۆنیەتیەکەی مەجهولە ئێمە نایزانین بەڕاستی چۆنیەتی ئیستیواکردنەکە نازانین و ئیمان بە ئەو ئاەتە کە خوای تعالی ئیستیوای کردوتە سەر عەرش ئیمان پێهێنانی واجبە و پرسیارکردن دەربارەی کەیفیەتەکەی بیدعەیە بەڕاستی شتێکە یعنی چونکە نایزانی زیادە ڕەویە ئێمە چونکە ذاتی ئیلاهیمان نەبینیوە نازانین چۆن ئیستیوای کردو زۆریش مناقەشەکردن لەبارەی شتەکانەوە کە تایبەتە بە ذاتی ئیلاهیەوە بەڕاستی تووشی گومڕابوون دەکە بەڵام پرسیار دەربارەی دروستکراوەکانی خوای پەروەردگار ئیمانت زیادەکە. ئێستا دەربارەی مەخلوقاتی خوا حديثێکمانەیە ئەگەرچی سەنەدەکەی ضعیفە بەڵام معناکەی صحیحە تفكروا في خلق الله يعني في مخلوقات الله ولا تفكروا في ذات الله فتضلوا أو فتهلكوا گومڕە ئەبی بەڕاستی چونکە ذاتی ئیلاهی تۆ ناتوانانی قسەی لەبارەوە بکەی. بەڵێ جا خوای تعالی فەرمێ يغشي الليل النهار يطلبه حثيثا. خوای تعالی يعني تەماشاکە بەڕێزان دنیا ڕووناک و ڕۆشنایە لە کتوپڕێکە خوای تعالی دایە پۆشێ بەشەو زۆر بە خێرا بە تایبەتی کاتی خۆرئاوابوون زۆر بە خێرا ئەوا بێ بە دوایە ڕاکە يطلبه حثيثا زۆر خێرایە و بە هەمان شێوە کاتێکیش خوای تعالی ڕۆژ دەدا بەسەر شەوە بە هەمان شێوە دەیفەرموو هەرچی دنیا هەیە بتوانێ ئەم کارە بکە کەس ناتوانێ واللهی برا عەزیزەکان نەک ناتوانێ ئەسڵەن هەر لی تێناگەن جارێکان يعني علمی ئینسان نەگەیشتۆتە ئەوەی کە لی تێبگا. والشمس والقمر والنجوم مسخرات بأمره خۆر مانگ ئەستێرەکان هەر هەمووی لەژێر ئیرادەی رب العالمینایە خەڵقی خۆیەتی وەکو چۆن ئێوە لەژێر ئیرادەی ئەوان
دي أو حرشي مخلوقاتي تريشي هموي لجير أمر إرادة خواهي پروردگاره ألا له الخلق والأمر دي كوابو دروس كردن وكو چون دروس كردنك تنها هي خواهي آية أمر وفرمان وحكم مكانش هر هموي هر بولاي خوانا قررتوا يعني هر خواه خاوني خلق وخاوني أمرش نية پیروز بي أو ذاتي كپروردگاري هموشتكانا پروردگاري همو جهانيانا نەک تەنها جیهانی ئینسان بەڵکو هەموو جیهان بە زیندەوەرانەوە و بە جەماداتیشەوە هەر هەمووی خۆی پەروەردگار خاوەنێتی و پەروەردگارێتی. بەڵێ ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين. دەی خوایەک ئەوەنە مەزن بێ ئەوەنە گەورە بێ ئەوەندە دەسڵاتی بەرفراوان بێ ئەوەندە دەسڵاتی بەهێز بێ ئەوەندە توانای گەورە و مەزن بێ هەر ئەو شایستەی ئەوە نییە کەوا ئێمە ئەو پەرستین هەر داوا لە ئەو بکەین. دەی داوامان لێکە فەرمێ ادعوا ربكم دەی هەر لە پەروەردگارتان داوا بکەن تضرعا وخفية بەلاڵکانەوە یعنی ئەو پەڕی زەلیلی بنوێنن کاتێک کە لەخوا داواکەن وخفية زۆر جار دوعا ئەو حاڵەتانە نەبێت کە دوعای جەماعیمان هەیە ئەسڵ وایە دوعا هەر بە شاراوەی بکرێ ئەسڵ وایە زۆربەی عیبادەتەکان بە شاراوایی بکرێ بەڵام هەندێک عیبادات هەیە بۆ دەرخستنی شعائری خوا تەعالا بڕیاری داوە یان فەرمانی کردو بە ئاشکرا ئەنجام بدرێت ئەگینا خۆی لە ڕاستیە ئەسڵ لە عیبادەتە شاراوەییە و بۆ ئەوەی زیاتر ئیخلاست هەبێت. إنه لا يحب المعتدين خوا تەعالا چۆن لە هەموو شتەکانە حەز ناکا لە ئیسراف و زیادەڕەوی تەنانەت لە دوعاکردنیشان خوا تەعالا پێی خۆشە زیادەڕەوی نەکرێ زیادەڕەویەکە لە دەنگ بەرزکردنەوەی زۆر هاوارکردن و لا قیژاندن و هەروەها لە تەفاسیلدان بە وردەکاریەکانی دوعا ئەنابیستن هەندێک ئەوانەی کە دوعاکەن ئەمەندە وردەی شت يعني وردە شت باسەکەن لە دوعاکانیانە خوای تەعالای پێی خۆش نییە خوای تەعالا پێی خۆشە دوعاش بە جەوامع بێ يعني ئێستا تۆ ئەڕۆی حەجەکەیت و دێیتەوە زۆربەی ئەو دوعایانەی کە وەکو بڵێ سنەتە ئینسان بیکە يعني چەند دوعایەکەیکە لەوانە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ئەوانە هیچی لە سنەتی پێغەمبەر نهاتووە صلى الله عليه وسلم کە کتابێکە گردیانتە دەست و بە دەوری کەعبەیە کاتێ تەوافەکەن دانە ئەوترێتەوە هیچی نهاتووە لە سنەت. ذکرەکانیش سەیرەکەی سبحان الله لە چەند ذکرێکی دیاری کراوە ئینکراوە سبحان الله الحمد لله ولا إله إلا الله والله أكبر أمجا لا حول ولا قوة إلا بالله صلوات لسر پیغمبری خوا صلى الله عليه وسلم استغفر الله ذكر كان زور محدود ديار دعاء كانش دعاء همو پیغمبر كان لقرآن سيرك يعني با پیغمبران و با پیاوچاکان و با دعاء خوای تعالی فرمانك بیکین جماری ناگات تشل دعایك و هر وهای نکانی پیغمبری خوا صلى الله عليه وسلم خوا پی خوش دعاء كان بو شوازه به زور زیاد روی کردن لدعاء سنتي پیغمبر نیه صلى الله عليه وسلم سیم سیرک لکاتی ویترا جاری وای 15 دقیقه بس دعاء كان خو زیادتریش بکرێ باشە دوعا هەتا بکرێ باشە بەڵێ يعني دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیرەکەی چەند بە کورتی اللهم اهدني فيمن هديت وعافني فيمن عافيت وتولني فيمن توليت وبارك لي فيما أعطيت طبعا تواني بك بجماعيش وقني بعزتك شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعالى نستغفرك ونتوب إليك ده بانزو الشيء حموش تيكا قريده بوكو تشون ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة هموش تاكانا قريده زور وتنوي أم دعانا نك تفاصيل إيتر الرأس جاء كان جاري واحد بانزا بيس كلمة دعاء يكتريكش آخرك نا يكن بالشعر يكن بالنثر يكن با أو جورك لتعدال دعاء بالراستي محبوبني إلا لايزانا يعني ولا تفسدوا بله ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين بله ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها وادعوه خوفا وطمعا إن رحمة الله قريب من المحسنين. لدعاء وإخوائي پروردگار سرزوي
چاک کرد ئیسلاحی کرد دەی ئێوە هەڵمەسن بە تێکدانی یعنی ئەوەی کە ئەمڕۆ بینیمان کە خەڵک دەرچووە گەشت دەکات بۆ گەشت خوای تەعالا ئەم سەرزەویە چەند جوان ڕازانەوەتەوە دوای ئەم بارانی ڕەحمەت دەی سەیری خەڵکن بزانم چۆن ئەڕوا ئیفسادێکە سبحان الله يعني ئەوە ئیفسادە لەسەر زەویە طبعا ئەوە بەشێکە يعني لە دوای چاکردن ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها دوای ئەوەی خوای تەعالا سەر زەوی چاک کرد تۆ مەڕۆ تێکیدا ئیتر ئەمە هەموو ژینگە بەشێکە لەوە خوای تەعالا ژینگەیەکی پاک و جوانی نارد خەڵکە ڕوا تێکێدا يعني ئەگەر سیرکەن لە شارە گەورەکان لە دوورەوە ئەگەر تەماشای شارە گەورەکان بکەی کە معمەل و مەصنع و هینی زۆرتیایە تەماشا کە بزانم ژینگە و کەش و هەوای ئەو شارە چۆن تێک چووە ئەوە هەمووی لە خراپەکاری مرۆڤایە خوای تەعالا سەر زەوی پێی خۆشە ئیسلاح بکرێ بەڵام خەڵکێک هەیە ئەڕوا نەوەوی دروستەکە تێکێدا چەکی کوشندە دروستەکە تێکێدا ئیتر چەکی کیمیاوی بێ چەکی نەوەوی بێ چەکی بایۆلۆجی بێ هەر چەکێکی تر ئەڕوا سەر زەوی پێ تێکەدا تەسەوورەکەن تاغوتەکان لەو لاوە ئیدعای ئیسلاحەکەن وانییە بەڵام لەم لاوەڕۆن پڕ دەتەقێنەوە پرۆژەی ئاوی شیرین ئەتەقێنەوە ئەو بۆ باڵەفتەکردنی ئاوی شیرین ئەمە على ئاساس ئەمانە ئیسلاحەکەن تاقی کارەبا ئەتەقێنەوە ئەمە على ئاساس ئەمانە ئیسلاحەکەن معمەلی ماست و معمەلی کێک و معمەلی پسکت و ئەمانە ئەتەقێنەوە ئەمانە على ئاساس ئیسلاحەکەن لەسەر زەویە خۆ زوانیشەنەوە درێژە کاتێ باسی ئیسلاح و چاکسازیەکەی إن رحمة الله قريب من المحسنين بالراسي رحمتي خوای تعالى هرگیز و هەردەم نزیکە لە چاکەکارانەوە بەڵێ وهو الذي يرسل الرياح بشرا بين يدي رحمته حتى إذا أقلت سحابا ثقالا سقناه لبلد ميت فأنزلنا به الماء فأخرجنا به من كل الثمرات كذلك نخرج الموتى لعلكم تذكرون كاتباسي واكري مردو چوان زينو وكريتوا خوي تعالى مناقشة و قسەی فەلاسیفە و قسەی مەناطیق و قسەی ناسان کێ باس ناکە نمونەیەک تێرێتەوە پیرێژنێک پیرە پیاوێک دکتۆرێک پرۆفیسۆرێک عالمێک مناڵێک لی تێگە نمونەیەکی عەمەلی هەر ئەو زاتەیە کە پێش ئەوەی باران بارێنێ بایەک ئەنێرێ ئەو بایە ڕەحمەتی مژدەیەکە طبعا هەر خەڵک یەکسەر ئەڵێن ئەرەوەڵا باران ئەبارێ ئەمە پێش ئەم وەزعی تەکنۆلۆژیاوینی تازەش مژدەیەک بۆ ئەرەوەڵا زاهیر ئەم بای بارانە مژدەیەکە لە پێش ئاینێری هەم ئامادەکاریەکشە بۆی خەڵک ئاگای لە خۆی بە شتەکانی خۆی ئامادەکە ئەوەی شتی لە دەرەوەیە ئەوەی ئینە بۆی استعداد وەرگێ ئەمجا حتى إذا أقلت سحابا ثقالا ئەم هەورە قورسە لەوە چێسێکی بڵێ ئەخی هەورکەی قورساوەنی وە سوکە تێتەوڕە بەس بیری لێ بکەرەوە ئەم هەموو تەنیی نازام چی باسکەی چۆن حەسابیکەی ئەم هەموو ئاوە ئەڕژێتە سەر زەوی ئەوە هەمووی ئەو هەورێ ملیۆنەها و بەڵکو تریلیۆن نازام هەر حتا حەسابیکەی یعنی ئەوەنە ئاو ئەڕژێ لەسەر ئەم سەر ڕووی زەویە هەمووی ئەو هەورێ ئەو هەورە هەڵەیەگرێ ئەیهێنێ بۆیە زۆر قورسە بەڵام خوای تەعالا ئەیهێنێت حساباتی کەسانێ واللهی شتێکە بەس ئەوە بەسە بۆ ئەوەی تۆ ئیمان بێنی بە تاک و تەنیایی خوای پەروەردگار هەر بەس ئەوە بەسە بیری لێ بکەرەوە چۆن ئەم هەورە قورسە دێت دوای سێرەکەم ئەوە ئەبێ بە چی لافاوێک ئەبێ بە چی کارەساتێک ئەبێ بە چی لەسەر ئەگەر استعدادی وە نەکرێ بەڵام ئاسمانگە دێت ئەم وڵات بۆ ئەو وڵات ئەڕوا سقناه لبلد ميت خوای تعالا ئەفەرمێ هەڵەیەگرین ئەیبین بۆ کوێ بۆ وڵاتێکی مردوو کە پێشا مدەتێکە باران نەباریوە مردوو لەیرە خۆ مەقسەد یعنی ئەوەیە کە لە هاوینانە مەسەن لەو کاتێ باران نابارێ جۆرێک لە مردوێتی ڕۆکاتە ئەو زەویانە جا کە خوای تەعالا بارانەکەی بەسەر ئەبارێنێ فأنزلنا به الماء فأخرجنا به چی؟ من كل الثمرات دەیتر سەیکە ئاساری ئەو بارانە ببینە تەماشاک دەی كذلك نخرج الموتى هەر ئاوا مردووانش زینوەکەینەوە ئیتر بۆ لای خوا قورسە ئەو گیایە چەند مانگە بەر لەیسە مرد بوو زەردەوە بوو بە پوش و مرد
ئێستا خوای تەعالا بەو بارانە زیندوی کردەوە. ئەمە نمونەی ئەوەیە کەوا خوای تەعالا زۆر ئاسانە لە لای مردوو زین و کاتەوە. كذلك لەوێ لە سوورەتەکەی ترا فەرمێ كذلك تخرجون، هەروەها ئاوا ئێوەش دەرهێنین لە زەویەوە دەرتان هێنین. جارێکی تر كذلك نخرج الموتى لعلكم تذكرون تاوەکو بیری لێ بکەنەوە. والبلد الطيب يخرج نباته بإذن ربه والذي خبث لا يخرج إلا نكدا كذلك نصرف الآيات لقوم يشكرون. ئەمە تا ئێستا هەر نمونەت بۆ دێنێتەوە ئەو نمونەی بۆ مانێناوە چۆن زیندوو خوای تەعالا مرۆڤ یعنی مەخلوقاتیان مرۆڤ زیندووە کاتەوە. ئەمجا نمونەمان بۆ دێنێتەوە بۆ دڵی باش و دڵی خراپ، دڵی کەسێکی چاک و دڵی کەسی خراپ. والبلد الطيب شوێنێک وڵاتێک وەکو ئەم قەرەداغە کە ئێستا ئێمە لەوێی ناوچەیەک وەکو ئەم قەرەداغە کاتێ بارانەکەی بەسەر ئابارێنێت چی ئەبێ؟ يخرج نباته بإذن ربه، يعني زۆر بە پیت و بەرەکەت نەباتی خۆی بەرهەمی خۆی دەرەهێنێ. والذي خبث وڵاتی وایشەیە شەو ڕۆژ باران بەسەر ببارێنێت تەنها بێ بەلافاو هیچ سوودێکی نییە. لا يخرج إلا نكدا، تەنها بەرهەمێکی دڕکوداڵ نەبێ هیچ سوودێکی نییە. كذلك ئابە و شێوە خوای تەعالا فەرمێ نمونە ئەهێنینەوە بە دڵی سە کەسێک هەیە خەڵکانێکەیە دڵیان چونکە پاکە کاتی ئاەتەکانی خواریان بەسەرادا ئەبارێ یەکسەر ئیمان ئەهێن و ئەبێ بە بەرهەمی کردەوەی چاک لە گیانیانە. بەڵام ئەوانەشی کە چونکە دڵیان پیسە و گەنیوە چەندێک ئاەتیان بەسەرا ببارێت، ئاەتی خوای پەروەردگاریان بەسەرا دابەزێنێ، هەر سوبحان الله تەنها بەرهەمی ناشرین و بەرهەمی ڕەوشتی خراپیان لێوە بەدەردێ. سبحان الله. كذلك نصرف الآيات، ئەمە هەر هەمووی بەڵگەیە خوای تەعالا بۆمان هێنێتەوە، ئاەت و نیشانە و بەڵگەی خوای پەروەردگارە بۆ ئێمە تاوەکو یا بۆ قەومانێک تاوەکو شکری خوای پەروەردگارەکەن کە ئێمە بەشێکین لەو قەومانە. بەڵێ ئەمجا خوای تەعالا بەمەش کۆتایی بە مەوزوعەکە نایەنێ، بەڵکو نمونەی عەمەلی دێنێتەوە لەسەر قەومانێک کە ئەو شتانەی کە باسی کرد تیانە جێبەجێ بووە. فەرموو مامۆستا سۆران. لقد أرسلنا نوحا إلى قومه فقال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره إني أخاف عليكم عذاب يوم عظيم. نوح عليه السلام بيامي إخوان بو أهيني باراني كالرحمة أهيني. سبحان الله، أما باراني الرحمة نوح وبيامكي بسر كيادا أباري بسر قومكيا. فقال يا قوم، وتي أي قومكم إيوه خوا بپرستن و بندایەتی تەنها بۆ خوای پەروەردگار بکەن جگە لە الله، جگە لە رب العالمین هیچ کەسێکی تر ئیلاه نییە، شایستە ئەوە نییە ئێوە بیپەرستن، نەکەن خەریکی ئەو بتپەرستی و ئەو کارە خراپە بن دوای ئەوەی کە خوا منی بۆتان نارد. بەڕاستی ئەترسم لێتان ئەگەر بەردەوام بن لەسەر ئەوە خوای تەعالا سزایەکی زۆر گەورە و مەزنتان بۆ بنێرێت. قال الملأ من قومه إنا لنراك في ضلال مبين. زەویە خراپەکە چەندێ بارانی باشی بەسەرا ببارێت هەر فایدە ناکە، بەڵام کۆمەڵێکی کەم نەبێ لە چاکەکاران ئیمانیان پێهێنا، بەڵام ئەوان وتیان چی؟ بە تایبەت مەلە طبعا براینە کار بەدەست و گەورەکان. وتیان چی؟ قال الملأ من قومه، وتیان إنا لنراك في ضلال مبين، بەڕاستی ئێمە تۆ بە گۆمڕابوویەکی ئاشکرا ئەدبینین، ئێمە تەماشاکەین تۆ کەسێکی گۆمڕای ئاشکرای. قال يا قوم ليس بي ضلالة ولكني رسول من رب العالمين. فرمي قومكم والله من هیچ گومڕایەکم تیا نییە، تەنها ئەوە نەبێ من پەیامبەری پەروەردگارم بۆ لای ئێوە هاتوو، پەیامبەری پەروەردگاری جیهانیانم ناردوومی بۆ لای ئێوە تاوەکو ڕێگای ڕاستان پێ پیشاندەم و لە خراپە بە دوورتان بگرم.
أبلغكم رسالات ربي وأنصح لكم وأعلم من الله ما لا تعلمون. پەیامەکانی خواتان پێ ڕاگەێنم و نەسیحەت و ئامۆژگاریتان ئەکەم و ئەوەی من ئەیزانم ئێوە نایزانم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوە سەر بەرزایەکەی سەفا، فەرمووی خەڵکی نەبانی هەموو قەومی قوڕیشی کرد، هەمویان ئەوەی کە پێی کراهات ئەوەشی پێی نەکرا یەکێکی نارد، وتی بڕۆ بزان محەممەد چیەوێ، چووەبان تەپەکە و تەپۆڵکەکەی سەفا و وتی خەڵکینە ئێستا ئەگەر من بڵێم لە پشتی ئەم تەپۆڵکەوە جێشێک و سوپای خۆی ئامادە کردو بۆی بێ با بەسەرتانە، باوەڕم پێکەن، یعنی ئەوێ تاقییان کاتە بزان ئەم بەڕاست بۆزان، وتیان ئێمە درۆمان لە تۆ نەبینیوە. دەی فەرمووی چۆن ئێستا ئێوە ئەو دیمتان لێوە دیار نییە، من لێمە دیارە ئاماوبانەوە. دەی بە هەمان شێوە من پێغەمبەری خوام ئەوەی من ئەیبینم ئێوە نایبینن، ئاگادارتانەکەمەوە لەوەی کەوا جگە لەخوا کەسی تر نەپەرستن و واز دە کاری خراپە و وەدڕەوشتی بێنن و دەستی کردە نەسیحەتکردنیان یەکسەر هەر ئەوان بوون ئەیانوت تۆ ڕازگۆی، ئێستا یەکسەر وتیان تۆ درۆزنی، تۆ ساحری، تۆ نازانم چیت. ئەوە بوو ئەبوو لەهەب وتی تەبەت یەداکە ئەلیهاذا جەمەعتەنا. ئەمانیش عەینەن حەساب پێی فەرمون من پەیامەکەی خوای تەعالاتان پەیامەکانی خواتان پێ ڕاگەێنم، ئامۆژگاریتان ئەکەم ئەوەی من ئەیزانم ئێوە نایزانن. بەڵێ أو عجبتم أن جاءكم ذكر من ربكم على رجل منكم لينذركم ولتتقوا ولعلكم ترحمون. طبعا ئەوان سەریان سوڕەما خوا چۆن مرۆڤێک لە خۆمان ئەنێرێ، ئەگە بینێرە مەلایکەیە کە نێرێ ئەمانە، ئەویش فەرمووی زۆر سەیرە، زۆر سەیرن ئێوە کە سەیرتان لە چی دێ؟ سەیرتان لەوە دێ کە خوای تەعالا کەسێکتان بۆ بنێرێ، پەروەردگارتان کەسێکتان بۆ بنێرێ لە خودی خۆتان، تاوەکو بێدارتان کاتەوە، تاوەکو ئاگادارتان کاتەوە و تاوەکو فێرتان بکات چۆن خۆتان بپارێزن لە نافەرمانەکانی خوا، تاوەکو ڕەحمتان پێ بکا و بەزەی پێتانە بێتەوە. زۆری وت پێغەمبەر نوح، زۆر نەسیحەتی کردن، هەتاتر جەنابتان ئەزانن 950 ساڵ لە ناویانە مایەوە، جیل لە دوای جیلنەوە لە دوایینەوە ئەم پیاوە لەگەڵیانە خەریک بوو، بەڵام نەتیجەکەی چی بوو؟ فكذبوه فأنجيناه والذين معه في الفلك وأغرقنا الذين كذبوا بآياتنا إنهم كانوا قوما عمين. باوەڕیان پێی نەکرد. جاخوای تەنها کۆمەڵە خەڵکی نەبێ، هەندێک لە عولەما یعنی هەندێک ئەڵێن 12 کەس، هەندێک ئەڵێن ئەوەنە، هەندێک ئەوەنە، زۆرینە ئەڵێن یعنی زۆرترینەکەی ئەڵێن 80 کەسی لەگەڵا بوو، ئەڵێن یعنی هەر ساڵی 1 نەفەریش نەبووە، ساڵی 1 نەفەر ئیمانی نهێناوە، براینە ژنەکەی خۆی و کوڕەکەی خۆی ئیمانیان پێی نهێنا، یعنی کوڕێک لە کوڕەکانی ئیمانیان پێی نهێنا، یەکێ لە کوڕەکانی. ئیتر وەزعەکە گەیشتە حەدێک خوای تەعالا بڕیاری لە ناوچوونیانیدا، فأنجيناه نوح والذين معه أوانشي كالقليان خوای تەعالا نجات يعني دا لسفينك نناو سفينك وأغرقنا الذين كذبوا بآياتنا خوای تەعالا بڕیاری لە ناوچوونی خنکاندنی هەموو ئەوانەی دا کەوا باوەڕیان بە ئاەتەکانی خوا نەکرد، إنهم كانوا قوما عمين، بەڕاستی ئەوانە قەومێکی کوێر بوون بەرامبەر بە ئاەتەکانی خوای پەروەردگار. بەڵێ وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أفلا تتقون. نمونەیەکی تر لە قەومە یاخیبووەکان خوای تەعالا باسی قەومی عادمان بۆکە کە کەسێکی بۆ ناردن لە خۆیان، ئەخاهم يعني هەر ئەڵێ برای خۆیان بوو، کەسی خۆیان بوو، لە بنەماڵە و عەشرەتی خۆیان بوو، خوای تەعالا بۆی ناردن کە ناوی هود بوو عليه السلام. قال يا قوم، وتی ئەی قەومەکەم،
اعبدوا الله خدای پەروەردگار بە تاک و تەنیا بپەرستن و بەندایەتی بەس بۆ ئەو بکەن ما لەکم من ئیلاهین غەیرو سێکە هەمان پەیامی گشت پێغەمبەرەکان تۆ ئەگەر خوات بە تەنیا بڕیارت نەدا کە تۆ بەس خوا پەرست بی بە تاک و تەنیا برینە هەرچی لاری تر هەیە لەگیان تا دروستە بێت هەرچی خراپە هەیە لەوە دروستە بێت تۆ ببی بە بەندەی غەیری خوا حەقی یەکەم مافی یەکەم لەسەر هەموو مرۆڤێک لەسەر هەموو مەخلوقێک لە مەخلوقاتی خوای پەروەردگار ئەوەیە کە خەڵک ئاعتراف بکە بە بخوایەتی خوا ئەمە مافی یەکەمە کە تۆ مافی یەکەمت پێشێل کرد ئەی مافی شتەکانی تر چۆن پێشێل ناکە بۆیە یەکەم شت ئەوەیە کە خەڵک خوا بپەرستێ و تەنها پەیامی خوایش بە حەق بزانێ نصیحەتی کردن و فەرمووی ئەفەلا تەتەقون ئایا خۆتان ناپارێزن لە نافەرمانەکانی خوای پەروەردگار بزانم ئەوان چۆن جواب بێدەن و قال الملأ الذين كفروا من قومه إنا لنراك في سفاهة وإنا لنظنك من الكاذبين سبحان الله هذا همان شت التاريخ يعيد نفسه ببردوامي كإمل امروي خما نايبينين بچاي خما قال الملأ الذين كفروا قوركان دائما خلقا لقل قوركانا حج خم وخفت مخون كبلين باشا خلق بو يعني وانا وقسي اوانك هاروا بو كملأ قسي كردوا خلقي تقسينا يخواردو طاو قال الملأ الذين كفروا يكسر قورو كاربدستكان اوانيك كافر بنوتيان شي لقومكي هود وتيان إنا لنراك في سفاهة إما وعبين انتو كسيكي جيلي دائما هركسيك أهلي إيمان بي خلق وجيلي تيغا غير خويا باريزي لقناح غير دس بو حرام نابا علينا مجيل كاقاسين وتيالي أما كاسبة كدزيكا كفيلكا كدروكا أما كاسبة بلام إيمان دارك كدس بو حرامك نابا علينا مجيل وإنا لنظنك من الكاذبين وإما واقو معنا بين تو كسيكي لدروزنا كان جيليكي دروزني سيكر چند بأدب وجواب داتوا يعني في غمران خلق إسيما زور جار كاتي الروبروي كساني ملحدو بيدينو أما أنا أبي توا أوان بأدبية كانوا قصي غلطة كان يخطو بيدنا عكري وك أوان قصبك يعني حالبتو أدب جوان بي أو جوين دابێت و نەرمی قسە بکەی ئەو قسەی غەڵەتەکە خۆ تۆ نابێ قسەی غەڵەتی پەیامت هەیە خۆ تۆ بێ پەیام نیت یعنی ئەگەر خاوەن پەیام نەبووایی تۆش ئەتوانی لەگەڵ قسەکەی ئەوە تۆش بەرامبەر باو قسە بکەی بەس تۆ خاوەن پەیام ئەبێت سەبری بێ بەڵێ قال يا قوم ليس بي سفاهة ولكني رسول من رب العالمين الله قومكم من هیچ گێلێتیەکەم پیان نییە مەسەلەکەی من گێلێتی نییە والله من پەیامی پەروەردگاری عالم پێ من پەیامبەری ئەو پەروەردگارم أبلغكم أولا درسي دعاتو إن شاء الله رسالات ربي من پەیامەکانی خواتان پێگەێنم وأنا لكم ناصح أمين ومن ئامۆژگاریکەرێکی دەستپاک و دوور لە درۆم بۆ ئێوە بەڵام نەی خواردەوە و دوایەوە لە ئینشاءڵڵا ئاەتەکانی تراو لە دەرسەکەی ترا باسیەکەین کە ئەوانش چیان بەسەرادێ داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە دامەزراوان کە قورئان بکاتە بەهاری دڵمان ڕووناکی چاومان لە ڕۆژی قیامەتە قورئان ببێتە شەفاعەت بۆمان ئامین ئامین